کاتتان باش استراتیژی ئەم شۆمان لەسەر هەڵبژاردنەکانی عێراقە ئەو هەڵبژاردنەی لە 5 ڕۆژی داهاتوودا عێراقیەکان بڕیار لە چارەنووسی سیاسی خۆیان بۆ 4 ساڵی ئایندە دەدەن لەم بەشەی عێراق هەڵبژاردنەکان بە شێوازێک بەڕێوە دەچن کە زۆر جیاوازە لە بەشەکانی دیکەی عێراقی داهاتوو چ جۆرە عێراقێک دەبێت و عێراقیەکان لەوانەیە چ جۆرە پەرلەمان و چ جۆرە حکوومەتێک دروست بکەن لە دوای هەڵبژاردنەکاندا. ئەمانە تەوەری ئەم شۆمانن لەگەڵ دوو میوانی بەڕێز لە بەشی یەکەمدا میوانێکیان وەردەگرم و لە بەشی دووەمدا میوانەکەی دیکە. سەرەتا لەگەڵ سیاسەتمەداری ناسراوی کورد دکتۆر محەممەد عوسمان کە لە ماڵەکەی خۆی لەگەڵمانە قسەی لەگەڵ دەکەم و ئەم پرسانە دەخێنە بەرباس و لێکۆڵینەوە. دکتۆر محمود ئێوارەتان باش، هیوادارم لە تەندروستێکی باش بن. خۆتان وەکو سیاسەتمەدارێکی ناسرا و دەمێکە لە گۆڕەپانی سیاسی لە عێراق و لە کوردستاندا خەبات دەکەن. پێتان وایە ئەم هەڵبژاردنە تا چەند چارەنووسسازە بۆ داهاتووی عێراق؟ پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی کوردستان 24. ئەم هەڵبژاردنە گرنگە بێگومان، بەڵام ناتوانی بڵێ چارەنووسسازە، چونکە مشکلەکە چییە؟ ئەم هەڵبژاردنە زەمینەی بۆ خۆش نەکراوەکو پێویستە. بۆ نمونە ئەوەی کە پێی ئەڵێن چەشی بەرەڵایە میلیشیاتی بەرەڵا هەر وەکو خۆیەتی و خۆشیان هەڵەبژێرن بۆ هەڵبژاردن، ئەگەر چی چەکدار نابێ خۆی هەڵبژێرێ. لە پاشا ئەوەی کە پێی ئەڵێن پارەی سیاسی یا گەندەڵی و پارە ناردن بۆ دەرەوە، هیچ ئیجراعاتێ بەرامبەر ئەوانە نەکراوە. حکوومەت زۆر چاکەزانێ میلیشیات کێ و پارەی سیاسی کێ بردوەتی و چۆن براوە و گەندەڵی کێ و کێ نییە، ئەمەش هیچی چارە نەکراوە. چەکدارانی ئەوانەی کە چەند خۆپیشانداریان شەید کرد تا ئێستا یەک کەس نەگیراوە نەمحاکەمە کراوە. لە بجگە لەم شتانە هەمووی سەرژمێریش نەکراوە لە عێراقا. بێبوونی سەرژمێر ناتوانی بڵێ کەوا تۆمارەکان پاکن و تازەن و ڕێک و پێکن، بە تایبەتی کە لە عێراق 25 ساڵە سەرژمێر نەکراوە. ئەمە لە لایەکی ترەوە هاوڵاتیان زۆر بڕوایان بە دەسەڵات و حیزبەکان نییە، لەبەرەوەی خزمەتگوزاری کەمە کێشیان زۆرە، زۆر مەشاکلیان هەیە چارەسەر نەکراوە. یعنی وەکو من وتم زەمینە خۆش نییە بۆ هەڵبژاردنێکی پاک و ئازاد. بەڵام دیسانیش بەڕێی من ئەوە ئەیکەن ئومەی متحیدە هاتووە و ئەوروپا هاتووە و حکوومەت خەریکە، ومێدەوارین ئەنجامێکی هەبێ و باشترە خەڵق بچێ نەنگ بدا لەباتی ئەوەی بۆی کۆتی بکە. بەڵام طبعاً بێگومان مادەم حیزبەکان و جەماعەتەکان ئەم وەزعیان پەسەند کردووە کە هەڵبژاردن بەم شێوەیە بکرێت لەژێر ئەو هەموو ناڕێکیەدا، دەبێ ئەنجامەکانی پەسەند بکەن. گرنگترین خاڵ لێرە یەک شتە ئەبێ ڕوونی بکەینەوە. بەڵێ فەرموو. لە ئەم هەڵبژاردنە زیاتر کێشەی گەورە لە ناو شیعەکانە. دوو کوتلەی زۆر گەورەی شیعەکان هەن، یەکێکیان سەدرە، ئەوی تریشیان عامیری و مالیکی و حەشد و ئەوانەش لەگەڵیانن. تەوان ئەم دوو هێزە سەرەکیە بربەرەکانی یەکترەکەن، بزانین کامیان سەرەکەون یا سەر ناکەون. کێشە ئەگە دروست بێ لە بینی ئەوانە زیاتر دروست دەبێ، چونکە بەنسبەت لایەنەکانی کە اعتیادی دەنگە دەن و کورسیەن و ینی شتێکی تازە نابێ بڕوا ناکەمێن. کەواتە لەم بارودۆخەدا کە هەڵبژاردنێکی ئاوە پێشوەختە لە ژێر فشاری شەقام هاتۆتە پێشەوە و تا ئێستا ناڕوونیەکی زۆر هەم لە پرۆسەی هەڵبژاردنەکە هەیە، هەم لەسەرەوەش هەیە کە عێراق دووچاری چەندین گرفت و قەیرانی گەورە بۆتەوە. پێشبینی ئێوە چییە بۆەوەی کە لەوانەیە دەرەنجامەکەی چۆن بێ؟ دەرەنجامەکەی بڕواناکەم گۆڕانی بنەڕەتی دروست بکە،
بەڵام ئەگەر زۆر کەس بچن بۆ دەنگدان هاوڵاتیان بەشدار بن لە دەنگدان ممکنە هەندێک دەموچاوە گۆڕێ هەندێک گۆڕانکاری دروستە بێ بەڵام نەک بنەڕەتی یعنی ئەتوانن وەزعی دروستکەن پەرلەمانی ئایندە باشتر بێ لەوەی کە ئێستا هەیە بەڵام ئاسان نییە چونکە وەکو من وتم لەبەرەوەی زەمینە خۆش نەکراوە ممکنە ئاسان نەبێ کە تۆ بتانی یا مەسەن نوێنەری سربەخۆی ئەوانەی کە لە حیزبەکان نین بتوانن دەربچن یا خۆیان بسەپێنن لە پەرلەمانی ئایندا لەبەرەوە بەڕێی من بەڵام دیسانەوە بەشداریکردن باشترە لە بەشداری نەکردن بەڵکو ئەو بەشداریە زۆرە ئومێدێ دروستکە بۆی هەندێک گۆڕانکاری بکرێت تۆ وەک خۆت پێت وایە پەرلەمانی داهاتوو باشتر بێت لەو پەرلەمانێکی ئێستا هەیە؟ نازانم باشترە بێ بەڵام ئەگەر خەڵقێکی زۆر بەشدار بێ و نوێنەری ئەوانەی کە خۆیان هەڵبژاردێکیان سربەخۆن ئێستا دەربچن بێگومان نیسبەتێک لەوانە ئەچێتە پەرلەمان ممکنە وەختە دەنگێکی تازە لەوێ دروست بێ ئەو هەژمونی حیزبەکان کەمتر بێتەوە و بتوانن تا ڕادەیەک گۆڕانکاریەکی ئەگەر کەمیش بێ دروستی بکەن پێدوانیە لایەنە شیعەکانی خواروی عێراق بە تایبەتی چەکدارەکان و ئەوانەی بەشێک لە هێزەکانی حەشدی شەعبی دەنگێکی زیاتر بێنن لە پێشوو بۆ پەرلەمانی عێراق؟ بەڵێ پێم وایە دەنگی زیاترین چوە چەکدارن پاریان هەیە ئێران و بەعزێ لایەنی کە تەیدیانەکەن و خۆشیان لە ناو لیستیەکان لەگەڵ فەتحن طبعا یعنی ئەتوانن لەبەر پارە و لەبەر چەک و لەبەر سەیتەرە دەورێکیان هەبێ یعنی من قەنەعەتم وایە ئەندامیان یعنی لە پەرلەمانی ئایندا زیاترە بێ لەوەی کە ئێستا هەیە بەڵێ ڕێژەی دەنگدان لە هەر هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی دیکە لە عێراق جیاوازە و هەڵبژاردن دوای هەڵبژاردن ڕێژەی دەنگدان زۆر کەم دەبێتەوە ئێستاش عێراق دوای ئەوەی کە زۆربەی خەڵکی عێراق دووچاری ئەوە هاتۆتەوە کە باوەڕی بە نخبەی سیاسی عێراقیەکان نیە بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراقدا هەروەها پەتای کۆڕۆناش تەنی بە زۆر لایەن و خەڵکی عێراق هەڵچنیوە پێت وایە ڕێژەی دەنگدان ئەمجارە لە چه ئاستێکدا دەبێت پێدوانیە زۆر کەمتر دەبێت لەوەی پێشوو هەر بۆ زانیاریشتان لە پەرلەمانی پێشوودا بەپێی هەندێک سەرچاوە ١42 عێراقیەکان دەنجیانداوە بەڵام تا چەند ئەم ڕێژەیە دروست و ڕاستە ئێمە نازانین لە پەرلەمانی پێشوو 2018 بەپێی ئەو معلوماتەی کە ڕاستن یعنی تا حدێ 120 خەڵق دەنگی داوە 20 تا 22 وتیان 140 ئەوەیە بەس ڕاست نەبوو بەڕاستی ئەم جارە ممکنە زیاتر بێت چونکە ئەم جارەیان ئەوروپا خەریکێتی یعنی کۆمەڵی نەتەوەی گرتوەکان خەریکێتی دەوڵەتان هەن هاوکارن و لە عینی وەختیشە هەموو لایەنەکان و ئەو کۆمیسیۆنی هەڵبژاردن و هەموو خەریکن حکوومەتی کازمی هەوڵەداکەوە ئینتیخاباتەکە سەرکەوێ لەبەرەوە ممکنە ئەو هەموو داوایانە ئەو هەموو وەزع ئەو هەموو خۆ ئامادەکردنە ئەشێت دەوری ئەوەی هەبێ کە زیاتر بێ جگە لەوە منافەسەی ئەو دوو کوتلە شیعە گەورەیە وا ئەکاکەوە وا بکەن خەڵە زۆرتر بچێ بۆ دەنگان و لایەنی تریش منافەسەی حیزبی تریش لە ناوچەکانی تر لە کوردستان لە سونەکان لەبەرەوە ڕەنگە من تا چاوەڕوانی ئەوە کرێکەوە نیسبەتی چوون بۆ دەنگدان زیاتر بێ لە کۆن بەڵام ئایا ئەگاتە 150 یا ئەگاتە ئەوەی کەوا بڵین ئینتیخاباتێک شەرعیە بێ چونکە ئینتیخاباتێکە لە نیوە کەمتر خەڵق بچێ تۆزێ خەڵق شگەکە لەوەی بتوانێ تەمسیلی تەواوی میلەتەکە بکە بەڵێ پێت وایە تا چەند دۆخەکە لەبارە یان نا لەبارە بۆ قۆڕخکاری لە هەڵبژاردنەکان بۆ کورد بۆ هەموو عێراق
بەس کوردە نەخێر قۆڕخکاری لە دەرەنجامی هەڵبژاردن و لە پرۆسی هەڵبژاردن و لە یاریکردن بە دەنگەکان. وڵا احتیمالی ئەوە هەیە بەڕاستی، بەڵام بێ بزانین چونکە ئەڵێن کەوا ئێستا لەبەرەوەی کارتی بایۆمەتریە و لە عینی وەختیشا زۆر ئیجراعاتی وردیان کردووە وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەڵێ وەکو حکوومەت باسیەکە وەکو UN باسیەکە احتیمالە ئەم جارە هەوڵ بدەن کەوا دەستکاری کەمتر بێ قۆڕاقکاری کەمتر بێ، بەڵام دیسانەوە دەبێت چاوەڕوان بکەین چونکە لە 2018 وتیان کە ئەم جارە ئەلکترۆنیە و هەمووی کەمترە وایە و عینیشە لە 2014 وایان وت، بەڵام دیسان دیمان تەزویر و دەستێوەردان زۆر بوو. لەبەرەوە دەبێت چاوەڕوان بکەین و مێدەوارین کە ئەنجامەکانی باشتر بێ لە هەڵبژاردنەکانی پێشوو. بەڵێ باس لەوە دەکەی کە قۆڕخکاری و ساختەکاری لەوانەیە هەبێ و پێ وایە ئەم قۆڕخکاری و ساختەکاری عراقیەکان خۆیان دەیکەن یان لایەنی دەرەکی شەیە دەستی لەمەدا هەیە و پێشتر ئەمەمان زانیوە نازانێ ئەم جارشتی وا دەکرێت وەکو باسی شت کرد لەوانەیە دەرفەت بۆ ئەوە زۆر کەم بێ، بەڵام ئەگەر هەبێ پێ وایە عراقیەکان خۆیانە نەم قۆڕخکاریە دەکەن یان لایەنی دەرەکی دەستی هەیە. بێگومان عێراقیەکان خوانێکن، بەڵام ئێران دەوریە بێتەیە، ئێران پشتیوانی شیعەکانەکە، شیعەکان حکومەکەن هەموو شیعەکان طبعاً دەوڵەتی تر بڕواناکەم زۆر دەورێکی وای هەبێ، بەڵام ئێران دەوری ئەبێ لەوەی کە زیاتر پشتیوانی لایەنەکان بکە و هەوڵ بداکەوە لایەنێک کە بیەوێ سەرکەوێ. لەبەرەوە احتیمالی دەستێوەردانی ئێران هەیە، بڕواناکەم دەوڵەتی تر زۆر دەستێوەردانی گەورەی تیابێن. ئەمریکایەکان دەتوانن دەستکاری هیچ شتێک بکەن یاخود کاریگەریان هەبێ؟ نا، ئەمریکایەکان دەستکاری ناکەن و ناشتوانن دەستکاری بکەن و خۆشیان بڕواناکەم کاریگەریان دەبێ. ئەمریکایەکان مەبەستن کاریگەری بوو، بەڵام لە عینی وەختیشا کاریگەریان بەڵێ کاریگەریان تا حدێکە بێ، چونکە بتەوێت نەتەوێ لە عێراقا دوو دەوڵەت کاریگاری گەورەی هەیە لە سەوەسعەکە، ئێران و ئەمریکا. ئێران کاریگەری زیاترە چونکە سەیتەرەی هەیە لەسەر شیعەکان و شیعەکان حکومەکەن. ئەمریکا کاریگەری کەمترە، وەکو ئەڵێن لە ئاسمان ئەمریکایە و لە ئەرز ئێرانە سەیتەرە لەسەر عێراق، لەبەرەوە ئێران زیاتر دەوری هەیە، بەڵام ئەمریکاش ئەتوانێت دەور بینێ بە شێوەیەک یارمەتی حکوومەتی عێراق بدا بۆی وەزعەکە بە ئارامی بڕوا و هەڵبژاردنەکە باشتر بێ، یارمەتی UN بدا، یارمەتی ئەوروپا بدا، ئەوە ئەتوانێ، بەڵام ئێران دەوری زیاترە. بەڵێ پێ وایە ئەم جارەشیان لە دوای هەڵبژاردن سەرۆکی حکوومەت لە لایەنێکی سربەخۆوە یاخود کەسایەتیەک بێ هیچ ئەندام پەرلەمانێکی لە عێراق نەبێ، وەکو هادل عەبدولمەهدی کە بینیمان و وەکو ئێستا سەرۆکوەزیرانی ئێستاش تەنها بۆ ڕاگررتنی باڵانس بێ لە نێوان ئەو هێزە شیعیانەی کە هەیە لە عێراقدا؟ احتیمالی ئەوە هەیە، بەڵام نەبێ پچاکترە، باشترە خۆی لە دنیا دائیما کە هەڵبژاردن نەکرێت لە هەموو وڵاتی پەرلەمانتاری سیستەمی پەرلەمانتی ئەڵێن کوتلەی گەورە حکوومەت دروستەکە. بۆچی؟ بۆی سەرۆک وەزیر لەو کوتلەیە بێ، لە پەرلەمان زۆربەی دەنگی هەبێ، ئەو ئیشانە ئەوێت تێیپەڕێنێ لە پەرلەمان پشتی بگرن. بەڵام تۆ سەرۆک وەزیرێ بێنی هیچ ئەندامێکی لە پەرلەمان نەبێ، وەکو عادل عەبدولمەهدی یا وەکو کاظمی ناتوانێت ئیشەکان بەڕێوەبەر، زۆر شتەیە بیکە لە پەرلەمان پشتی ناگرن. لەبەرەوە من مێدەوارم وا نەبێ وەکو جارانی پێشوو، بەڵام لە عینی وەختیشە ئەگەر ئەو دوو کوتلەیە هیچیان نەبنە کوتلەی گەورە و نەتوانن سەرۆک وەزیر بێنن، ممکنە احتیمالی ئەوە هەیە بە واستەی مەرجەعیەت و ئێرانوانە ڕێکیان بخەن، تەفاهمێ بکەن وەکو جاری پێشوو، یەکێ دابنێن با دەسەڵاتیشی کەم بێ، ئەو وەختە باش نابێ بۆ عێراق، بەڵام ممکنە ئەو تەرجوبەی کۆن تەکرار بێتەوە کە شتێکی باش نییە، چونکە سەرۆک وەزیر باشترە لە پەرلەمان زۆربەی دەنگی هەبێ
بۆی بتوانێت ئیشەکانی جێبەجێ بکە. ئەو تەوافقە سیاسیە کە لە عێراقدا هەیە و ئەو تەوافقی کە لە دەستوری عێراقیشدا جەختی لێکراوەتەوە، ئەو تەوافقی کە بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا لە پرۆسەکانی دیموکراسی و هەڵبژاردن لە نێوان کورد و شیعە و سوننە هەیە، پێت وایە ئەم جارەشیان هەروە خۆی دەمێنێتەوە بەو شێوازە؟ لەوە ئەچێ ئەم جارێش هەر تەوافق هەبێ بەڵام کەمترە تەوافق هەر لەم 4-5 ساڵی ڕابردوو لەم 8 ساڵەش نەک 4-5 ساڵ زۆر دیومانە زۆر کەمتر بووتەوە. وردە وردە هەژمونی شیعەکان بەهێزتر بووە و لە عینی وەختیشا ویستویانە هەمیشە دەستور بگۆڕن. بۆ نمونە مەسەلەن ئەگەر تەماشا بکەی بە وردی نە سوننەکان نە شیعەکان بڕوایان بە فیدراڵی نییە، ڕاستە لە دەستورە قوبوڵیان کردووە کاتی خۆی، بەڵام بڕوایان پێی نییە و تەنها کورد باسی فیدراڵیەکە. ئەمە یەکێک. دووەمین ئەوانەیانەوێ حکوومەتێکی ناوەندی بەهێز هەبێ و ئەو حکوومەتە مسەیتر بێ لەسەر هەموو عێراق و هەرێمی کوردستانیش وەکو پارێزگایەک معاملەکەن. لەبەرەوە دائیمە کێشەمان لەگەڵیان هەیە، ڕۆژ بە ڕۆژ ئەو کێشەیە زیاترە بێ لە جاران زیاتر. ئەو تەوافقەی کۆن هەبوو، ئەو شەراکە و ئەو هاوکاری کۆن وێسە نایبینی، چونکە ئەوانیانوێ خۆیان باڵا دەست بن و هەرێمی کوردستان کەمتر دەسەڵاتی کەمتر بکەنەوە چەند بتوانن. بەڵێ لە هەرێمی کوردستان هەز دەکەین پرۆسەی هەڵبژاردن بە شێوازێکی زۆر هێمنانە بەڕێوە دەچێت، لە بەشەکانی دیکەی عێراق چۆنە؟ لەوێژ وابزانام هێمنانەیە، هەڵبژاردننی عێراق دائیمە هێمنانە بووە، لە هەموو هەڵبژاردنەکانە بەهێمنی بەڕێوە چووە. لەبەرەوە هەمیشە ئەوانەی کە هاتوون چاودێر بوون لە ئەوروپاوە یا لە یوئێنەوە تەقریریان نووسیوە ئەڵێ هەڵبژاردنەکە سەرکەوتوو بووە، هێمنانە بەڕێوە چووە و هاوڵاتیان دەنگی خۆیان داوە، بەڵام نازان لە ناوەوە لە ژوورەکانە چییە قەومێ. یعنی زۆر جار تەقریریان نووسیوە بەڵام تەزویری زۆر بووە، ئاگاشیان لێ نەبوو، نەیانتوانیوە کەشفی بکەن. ومێدەوارم ئەم جارە نازانم چیان کردووە وانە بێ بتوانن زیاتر بچێنە ناو ئیشەکەەوە بە تایبەتی یوئێن وەکو خۆیان ئەڵێن هەوڵە دەین مراقبەی تند بکەین. لەبەرەوە بە قەنەعەتی من ئەم جارەش وابزانام بەهێمنی ئەبێ، نازانم ئەگەر چەکدار و شت تێکی نەدەن، بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە دەستێوەردان نابێت تەزویر نابێت، چونکە هەموو جارێ بەهێمنی بووە، بەڵام لە ژوورەکانە لە وەختی دەنگانە پێش دەنگدان چی کراوە چۆن کراوە ئەوە شتێکی تر بووە، یعنی بە ئاشکرا دیار نییە. لە دوای پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2003ەوە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی لە عێراق کەمتر دەبێت، لە بەرامبەریدا ڕکابەرەکەی ئێران لە عێراقدا پێگەی زیاتر دەبێت، پێگەی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابوووریەوە. ئەم هەڵبژاردنە هیچ گۆڕانکاریەک لەم باڵانسە دروست دەکات؟ بڕوا ناکەم، بەڵام باڵانسی ژەگەر بگۆڕێ بەلای ئێرانە بێ زیاتر. ئەمریکا خۆی ئێستا وەکو دیتان لە ئەفغانستان دەرچوو لە شوێنی کە نایەوێ زۆر ئەم ئیدارەی بایدن تێکەڵاوی ئەو وڵاتانە بێ کە شەڕ و کێشەیان تایە، لەبەرەوە احتیمالی زۆرە وردە وردە کەمتر احتیمام بە وڵاتانە بدا و ئەو وەختە کە ئەمریکا دەسەڵاتی کەمتر بووە هێزی چووە دەرێ کێیستی سوودە وەرەگرێ ئێران وەکو دەوڵەتێک. لەبەرەوە بەلای منەوە ئەگەر ئەو بەڵانسە گۆڕانکاری تیا بێ بەلای ئێرانە، بە سوودی ئێرانە بێ نەک بە سوودی ئەمریکا، و ئێرانە وەختە زیاتر ئەتوانێت باڵا دەست بێ بۆ ئەتیبارەی ئەوانەی حکومەکان هێزە شیعەکانن بە شێوەیە گەرشێوەکان پەیوەندیان لەگە ئێران هەیە و هێزانە. پێ دوایە تا هەڵبژاردنێکی داهاتوو ئەمریکا لە عێراق دەمێنێتەوە یاخود لەوانەیە دوایە هەڵبژاردنەوە بە تەواوەتی لە عێراق دەربچێت؟ بە پێی ئەو ئیتیفاقی لەگە حکوومەتی کازمی کردویان وەکو جۆمان لێبێت تا کۆتایی ئەم ساڵە دەبێ هێزە شەڕکەرەکانیان نەمێنن، هێزی ترەمێنێ وەکو خەبیر و وەکو ئەوانەی کە تەدریب بە هێزی عێراقەکەنوانە ئەوەش چەنەمێنن چەند عەدەدیان چەنە بێت هێشتا زۆر دیار نییە. سەری ساڵ کە هات دەرەکەوێ
ئایا چەنەمێنن چۆنەمێنن بە شێوەیە بەس وابزانم وردە وردە بەرەو ئەوە ئەڕۆن کە کەمتر لە عێراق مێننەوە بەرەو ئەوە ئەڕۆن کە لە عێراق دەرچن ئیحتیمامیان بە عێراق کەمترە بێ ئللا ئەگەر سیاسەتێکی وا بێتە پێشەوە بیگۆڕن بە تەواوی بەڵام زۆر شت بەنسبە ئەمریکا و پەیوەندی بەوە هەیە پەیوەندیان لەگە ئێران ئەگەر لەگە ئێران ڕێبکەون لەو گفتوگوانی ئێستا لە ڤیەنا هەیە بۆ مەسەلەی هی ئەتۆمی و ئەو شتانە و ئێران لەگەڵیان ڕێبکەوێ ئەو کاتە ئەوان احتیمام بە ئێرانە دەن ئەو ڕێکەوتنە لەسەر حسابی عێراقە بێ و زیاتر عێراق تەسلیمی ئێرانەکەن ئێران دەسەڵاتی زیاترە بێ لەبەرەوە بە قەناعەتی من ئێران گرنگە چی ڕووەدا لە بینی ئێران و ئەمریکا زۆر تاسیرەکە لەوەی چی ڕوئەدا لە ناو عێراقدا بەڵێ بەشێک لە چاودێرانی سیاسی بە تایبەتی ئەوانەی پسپۆرن لە عێراقدا باز لەوە دەکەن ئەم پرۆسەی کە ئێستا لە ئارادا هەیە کە عێراق کراوەتە 83 بازنەی هەڵبژاردن پێیان وایە کە ئەمە دەرفەتێکە بۆ حزبە باڵادەستەکان و حزبە گەورەکان زیاتر پێگەی خۆیان بەهێز بکەن لەو هەڵبژاردنەدا وە حزبە بچووکەکان زیاتر لاواز بن و کەمتر دەنگ بەدەست بێنن ئێوە پێتان وایە کە حزبە باڵادەستەکان و گەورەکان پێگیان بەهێزتر دەبێت لەم هەڵبژاردنەدا دیارە گرفتێکی تەکنیکی هەیە دکتۆر عوسمان جێل لێمە دیارە پەیوەندیەکەمان پسپا دێینەوە لای میوانەکەمان لە نزیکترین دەرفەتدا بەپێی زۆربەی بۆچوونەکان کە ئەم هەڵبژاردننی ئەمجارە لە عێراقدا ڕوودەدا ئەم ناوەندانەی دەنگدان کە دروست بوون عێراق لە 18 پارێزگاوە بۆ 83 بازنەی دەنگدان دەرفەتێکە بۆ حزبە باڵادەستەکان و حزبە گەورەکان ئەمە قسەی خەڵکانی چاودێری سیاسیە کە زیاتر پێگیان بەهێزتر دەبێت لەم هەڵبژاردنە دەنگی زیاتر دێنەوە لە بەرامبەردا حزبە بچووکەکان لەوانەیە تا دێت پێگە و دەسەڵات و ڕێژەی دەنجیان کەم بێتەوە ئێمە نازانین بە چ شێوازێک ئەم ئاراستەیە دروست دەبێتن و نازانین کە چۆن هەڵبژاردنەکە دەبێتە ئەوەی کە حزبە گەورەکان سوودی زیاتری لێ ببینن دەمانوێت هەمان پرسیار ئاراستەی دکتۆر مححمود بکەنەوە دکتۆر مححمود جێ لێمە ئەمجاریان ئەمە 6 دقیقە گوێم لە هیچ نەبوو ها نازانم قسەت کردووە یان نا بەس من گوێم لە هیچ نەبوو بە داوای لەبردنەوە گرفتێکی تەکنیکی هەبوو پێ دوایە ئەم هەڵبژاردنە لەم بازنانەی هەڵبژاردن کەسێکی زۆر و چاودێری سیاسی زۆر پێمان دەڵێن حزبە گەورەکان و باڵادەستەکان دەنگی زیاتر دێنن و لە بەرامبەرێندا حزبە بچووکەکان پێگەیان لاوەستر دەبێت لە پەرلەمانی عێراقدا و دەنگی کەمتر دەهێنن ئێوە چۆن لە پرۆسەکە دەڕوانن ئەو خۆیم هەڵبژاردنە شتی تازەی تیا شتە تازەکانەوەیە یاسایکی تازەیە یاسا تازەکە لە باتی ئەوەی هەر پارێزگا بازنەیە بێ پارێزگاکانیان کردووە بە چەندین بازنە و طبعاً کە بازنەکان بچووکە بنەوە ممکنە حزبی بچووک نەتوانن بە ئاسانی ئەو هەموو دەنگە کۆکەنەوە احتیمالە ئەمە زیاتر بۆ بەرژەوەندی حزبە گەورەکان بێ ئەوە ڕاستە بەڵام لە عینی وەختیشە ئەگەر لە شوێنێک بتوانن بە شێوەیەک نەوعە ڕێکەوتنیە بکەن لە بینی خۆیان مەسەلەن لە شوێنێک کە تۆ ئەزانی دەنگت کەمە لایەنێکی کە دەنگی زۆر دەنگی بدەیتێ ئەو دەنگ بۆ بدا ئەتوانن تەرتیبێکی وا بکەن بەڵام ڕێک نین حیزبەکان لە بینی خۆیان تا ئەوە بکەن لەبەرەوە احتیمالی ئەوەی حیزبە بچووکان دەیان کەمتر بێ زۆر بازەکرێ ئێستا نازانم چۆنە بێ یعنی ئەبێت چاوەڕوان بکەین پێدوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو حزبانەی لە هەرێمی کوردستان بەشداری لە هەڵبژاردن دەکەن تا چەند بتوانن ڕێژەی دەنگەکانی خۆیان بەدەست بێننەوە ئەگەر زیاتریشی نەکەن نازانم ئەوە بێت چاوەڕوان بکەین کە نازانین چۆنە چۆن نییە من دڵنیام هاوڵاتیانی کوردستان باشترە بچێن سەر سنووقەکان هاوڵاتیانی ئەمە هوشیارن عێراقی شەروە ئەزانن ئەوە 30 ساڵە تەماشای وەزعەکە ئەکەن کێ ئیشی کردووە کێ ئیشی نەکردووە
کێ باش بووە کێ باش نەبوو ئەمانە ئیتر خۆیانەوەنە هوشیاریان هەیە کە بتوانن دەنگ بەوانە بدەن کە پێیان باشە ئەگەر فشار و زەخت و شت و کێشەیان بۆ دروست نەکرێ لەبەرەوە بەڕێی من لەو حاڵەتە احتیمالی زۆر هەیە کەوا پاش هەڵبژاردنەکان ئێستا ئەوە هەم بانگەشەیە ئەو لیستانەی کە ئێستا کارەکەن لە کوردستان چاکترە پاش هەڵبژاردن هاوکار بن بە یەکەوە بن بە یەکەوە بچنە بەغا بۆی بتوانن لەوێ پێگەیەکیان هەبێ کە دەوریان هەبێ و من حەزمە کرد کەوا ئەو کاندیدانەی کە هەن لە سەرکردایەتیەکان بن مەکتەب سیاسیەکان بن سەرۆکی حیزبەکان بن چونکە ئەچنە بەغا لەوێ ئیشی گرنگیان هەیە نابێت تۆ هەرچی سەرکردایەتی و کار بەدەستە لێرە بێ خەڵقی تر بنێری تەبغا کادری دەرەجە سێ و دەرەجە چوار لەگەڵ ڕێزم بۆیان تەمانەوانەیە چەند هەموو دڵسۆزن هەموو ئیژەکەن بەڵام فەرقی هەیە لەوەی سەرکردە بچێ ئەوان نازانم کورد ئەو عادەتەی بۆ پیا بۆ چەندین جارە هەڵبژاردن دەکرێن نە بۆ پەرلەمانی کوردستان نەبوو هی عێراق سەرکردەکان ناچن و ئەوە طبعاً لاوازێکی زۆری دروست کردووە بەڕێ منەوە ئەم جاریان پێتان وایە کورد یەکگرتووتر بێ لە بەغدا کە لە کاتێکدا وەکو چاودێران باسییان دەکردووە جەنابیشت پێت وایە کە حزبە گەورەکان لەوانەیە دەنگی زۆری نەبین و حزبە بچووکەکان کەمتر دەنگ بێنن لەو حاڵەتەدا پێت وایە کورد لە بەغدا یەکگرتووتر بێ ئەم جاریان ومێدەوارم یەگرتو لەوەی کە لە کوردستانی بین لەوە ناچێ یەگرتووتر بن بەڵام ومێدەوارین کەوا بێت چونکەگەر یەکگرتو نەبن هیچیان دەست ناکەوێ بەڕاستی یەکگرتوش بن بە یەکەوە هەر ئاسان نییە شتیان دەستکەوێت چونکە شیعەکان باڵە دەستن و بەنسبەت سوننە و بەنسبەت کوردەوە گەر یەکگرتو نەبن هیچی وایان دەست ناکەوێت ڕاستە مافەکان لە دەستوران نووسراوە بەڵام نووسین شتێکە و جێبەجێکردن شتێکترە لەبەرەوە بێ ئەوە بزانن ئەچنە بەغا باسی کوردەکان باسی حیزبەکان ناکەن و لە پەرلەمانە شەڕە بێ لەسەر کێشەکانی کورد لەبەرەوە ئەگەر یەکگرتوو بن و یەکدەنگ بن پێگەیان باشە بێ وەتوان سوودێک وەربگرن ئەگەر یەکگرتوو نەبن لەوێ زۆر زایرەکەن بەڵام پێدوانیە لە ناو عێراقدا لە کوتلەکانی عێراقدا بەتایبەتی لە سێ پێگە گرنگەکەی عێراق و وەکو کورد و شیعە و سوننە سەرباری ئەوەی کە ئێمە یەکگرتوونین لە ناو خۆماندا بەڵام بە بەراورد لەگەڵ ماڵی سوننە و بە بەراورد لەگەڵ ماڵی شیعە یەکگرتووترین لەگەڵ ماڵی سوننە یەکگرتووترین شیعە شیعە چونکە دوو فاکتۆر هەیە کەوا تحت تاسیرەکە لە یەکگرتنیان مەرجعیەتی شیعەکان و ئێران ئەوانە دەوریان هەیە پاڵپشتیانەکەن ئەگەر کێشیانە بێ بۆیان حەلەکەن بەڵام ئێمە لە سوننەکان یەکگرتووترین چونکە سوورەکان زۆر پەرتەوازن و کێشیان زۆرە ئەوان هەنگە وەزعی ئێمە باشتر بێ بەڵام مهم ئەوەیە ئێمە خۆمان وەکو نەتەوەیەک ڕەفتار بکەین لە بەغا بۆ مافی نەتەوەی خۆمان خەریک بین حیزبانیەتی تەسک و ئەوانە لە بەغا نابێت سوودی نییە و هەموو ئەوانەی کاچنە بەغا وەزیرە یا پەرلەمانتارە ئەوە بتوان بە یەکەوەی شکەن یەکدەنگ بن یەکگرتوو بن و لەگەڵ هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێم هەمیشە هەماهەنگ بن لە یەکەوە و حکوومەتی هەرێمیش ئەبێ هەوڵێکی جددی بدا لە بەغا لەگەڵ حکوومەتی بەغا چونکە کێشەکان عادەتەن لە بینی ئەو دوو حکوومەتە چارەسەرەکرێن بەڵێ دکتۆر مەحموود عوسمان لە ماڵەکەی خۆ لە هەولێر لەگەڵم بووی زۆر سپاس بۆ سەرنجوتێبینیەکانت زۆر سپاسکە خۆشەویستان لە بەشی دومی بەردامەکەمان دەمانەوێت سەرنج و تێبینیەکانی کاک مەسعود حەیدەر ببیستین و ڕوانگەی ئەوان بۆ هەڵبژاردننی عێراق ببیستنە وەکو ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق و سیاسەتمەدارێک و چاودێرێکی سیاسیش سەرنج و تێبینیەکانت گرنگە بۆ ئێمە ئەم هەڵبژاردنە لەم دۆخە قەیراناوی عێراق و لە ژێر فشاری شەقام کە لە عێراق دروست بوو پێت وایە تا چەند پەرلەمانێکە لەوانەیە زۆر گۆڕانکاری گەورە بە دوای خۆی دابێنێ وڵی زۆر سپاس سەڵاو بۆ بەڕێزێت و بۆ بینێرانی بەڕێز تەسەور ناکەین ینی ئەم انتخاباتە گۆڕانکاری گەورە دروست بکات بەڵام
یاسای هەڵبژاردنەکە کە نوێیە و یەکەم جارە لە عێراقا جێبەجێکرێ بەشێکی زۆر لە ئەحزابی سیاسی لە عێراقا چاوەڕانی مفاجعاتی تێداکەن ینی ممکنە هەندێک خەڵکی مستەقل سەر بکەوێ و عملی سیاسیش لە عێراقا بە ئاراستەیەکە بە تایبەتی لە ئەو ناوچانەی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان لە پارێزەکانی تری عێراق بە ئەوەی کە پێڵێن پارەی سیاسی و دراوی سیاسی ڕۆڵی گرنگی هەیە بۆ ئەنجامەکانی و ممکنە لە چەند ڕۆژی ئەخیرە و حتا ینی لە ڕۆژی دەنگدانەکەیە ممکنە چەکیش ڕۆڵێکی گرنگی هەبێ بۆ یەکلایکردنەوەی ئەنجامەکان چونکە بینیمان لە 2010 مەبەستێکە دەڵێ چەک ینی فشار دەخرێتە سەر خەڵک دەترسێنرێت هەمووی واردە ینی بەشێک لەوانە لەکوێ عێراق بەڵێ واردەیە کە زەبر و زەنگ و توندی تیژی بەکار بهێنرێ بۆ مەسئلەی دەنگدانەوەوانە و ممکنە هێزی چەکدار بەکار بهێنرێ بە تایبەتی ئەوانەی کە خۆیان لە سەروی دەوڵەت و یاسا ئەوانەوە بینن ئەو میلیشیا و گروپانە بۆ ئەنجامدانی تەزویر لە انتخاباتەکە و ئەم مەترسیە هەیە و هەر ئەمڕۆژ نوێنەری یۆنامی لە عێراق تاکیدی لەوە کردەوە ڕێژەی بەشداربوون هەر چەندێک بێت ئەوان اعتراف بە نەتیجەی هەڵبژاردنەکەکەن و خەڵکی عێراقیش تا ڕادەیەکی زۆر مەترسی ئەوەی هەیە کە ئەنجامەکان لە ئاخر لەحزای ممکنە یاخۆ ڕێڕەوی هەڵبژاردنەکە بە ئاراستێکی مەترسیدارە بڕوە لەبەرەوەی تەجروبەی 2010 زۆر نییە 3 ساڵ پێش ئێستاە و ئێستا ململانەکان زۆر توندترن و زەقتریشن و ئەو استطلاعاتانین کە هەیە ممکنە بەشێک لە کوتلە سیاسیانەیە کە لە ناو پەرلەمانە هەیە ممکنە ئەو دەنگانە نهێننەوە کە لە 2010 هێناویانە ئەمە هەمووی واکات قبولکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان ئاسان نەبێ و هەموو ئامرازەکانی تێدا بەکار بهێنن ئەو لایەنانەی کە هەمووی هێز و گروپی چەکداری هەیە و پارەی سیاسی هەیە بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بە ئاراستێک بێ لە قازانجی خۆیان بێ دەستێوەردانی دەرەکی عێراق ینی عێراق ساحەی گۆڕەپانێکی کراوەیە بۆ دەستێوەردانی دەرەکی ئەگەر لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە بێ یاخود وڵاتانی تری جیهانەوە بێ ئەوەی کە پێڵێن سیادە دەوڵەتی عێراقی نیەتی ینی ئەبینین مەسەڵەن سەرۆکی وڵاتێکی دراوسێ قیاداتی پێکاتێک بانگەکە و لە لای خۆیان کۆیانەکاتەوە ئەمە بۆ خۆی دەستێوەردانە لە پرۆسی سیاسی و لە هەڵبژاردنەکە ئاراستەکردنی عملی سیاسیە لە عێراقا بێگومان ئەطرافی شیعیش بە هەمان شێوە وڵاتێکی تر ئیقلیمی کە ئێرانە لەم حالەتەیە بە مباشر و غێر مباشر لە ڕێگای میلیشیا چەکدارەکانەوە بێ یاخود ئەو حەزابانەوە بێ کە زیاتر وەلایەن بۆی هەیە دەستێوەردانی ڕاستەخۆوەکە لە پرۆسی سیاسی لە عێراقەوە لە هەڵبژاردنەکانش پێتان وایە ئەم پرۆسەیەکی ئێستا بڕێوە دەچێت دەرفەتێک دێنێتە پێشەوە عێراق لەم قەیرانە گەورانە ڕزگار بکات و باڕوونتری بکەمەوە جگە لە پرۆسەکەی مەبەستم ئەوەیە کە شێوازی دەنگدان و شێوازی ئەو خەڵکەی کە دەنگ بۆ لایەنە سیاسیەکان دەدەن لە حاڵەتێک دەکات دۆخی ئابووری عێراق لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت خەریکە باشتر دەبێت پێ وایە لە 4 ساڵی داهاتوودا لەو حکوومەتێکە لە دوای هەڵبژاردن دروست دەبێ و لەو پەردەمانی لە دوای هەڵبژاردن دروست دەبێ گوزەرانی خەڵک و ئەمن و ئاسایش باشتر بێ لە عێراق وڵای من خۆم ینی تەسەور ناکەم بەسەراحەت ینی تێڕوانینی شەخسی خۆم هۆکارەکەی چییە؟ بەڵێ لەبەرەوەی عێراق ئەوەی کە لە ماوەی 18 ساڵە لەناو ئەو جێژاوەیە ماوەتەوە و ئەبینین هەر خولێک کە هەڵبژاردن ئەنجامەدرێ بارودۆخەکە بەرەو خراپتر و ناسەقامگیری زیاترە ڕوا و لە ڕووی سیاسیەوە ئەستقرار لە عێراق عملیەکی ئاسان نییە لە بەرەو دەستێوەردانی دەرەکی هەیە و بەرژەوەندی وڵاتان لە گۆڕەپانی سیاسی عێراقیە تەقاتوعاتی تێدا هەیە و ڕاستە لە ماوەی ڕابردووە بۆ نمونە محاولە کراوە ئێرانەکان و ئەمریکیەکان
تەفاهماتێکیان هەبێ دانوستان لە نێوان سعودیە و ئێرانە هەیە وەکو دوو نەد و ڕکابەری مێژووی کە لە کاتی شاش هەر نەدی یەکتر بوونە دانوستان هەبووە و عێراق ڕۆڵێکی ئەرێنی حکوومەتی عێراقی ڕۆڵێکی ئەرێنی هەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەی سیاسی لە عێراقا هەم لەبەرەوەی عێراق جغرافیا عێراق لە منطقەیەکە کە زۆر گرنگە و هەر وڵاتێک دەستی بەسەردا بگرێ ممکنە تحکم بە بەشێکی زۆر لە معادلەکانی منطقەکە بکە جگە لەوەی عێراق خاوەنی نەوتێکی زۆرە غازی طبیعی زۆری هەیە لە ڕووی اقتصادیشەوە گرنگەوە ئەبینین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کە حسار لەسەر ئێران هەبووە عێراق منفەذێکی اقتصادی زۆر گرنگ بووە بۆ ئێران و ئەو حسارێکە لەسەری هەبووە توانراوە کەمتر تەئسیری هەبێ ئەنجا من بۆ خۆم قەناعەتم وایە استقراری سیاسی لە عێراقا لە مەودای نزیک کارێکی ئەستەمە قورسە و هەتا استقراری سیاسیش نەبێ پرۆسی اقتصادی یاخود تەنمیە اقتصادیش لە عێراقا مشکلەیە چونکە عێراق ئێستا لە 1995 اقتصادی پشتی بە نەود بەستووە داهاتی نەود بەستووە و ئەمەش بۆ وای کردووە کە بێت اقتصادێک احتیمالی لەسەر یەک سەرچاوی داهاتە بێ و ئەمە بە تەقدیری من لە ساڵانی داهاتوو ئەبێتە کێشەیەکی زۆر گەورە لە بەرەوەی عێراق ناتوانێت استیعابی ئەو ملیۆن کەسە بکات کە ساڵانە دێنە بازاری کار و بە دوای کارە ئەگەڕێن ممکنە لە کەرتی تایبەتە ئەگەر نیوەشیان جێگای بکرێتەوە ئەین 500,000ەکەی چی لێ دێ و تاوەکو عێراق ئەوەی کە پێڵێن سیادەی دەولەت نەتوانێت بپارێزێ تاوەکو ئەحزابی سیاسی بە تایبەتی شیعی نەتوانن دەستبەرداری ئەو وەلا ئەبن کە بۆ وڵاتی چووکۆ ئێران هەیەە ناتوانێت ببێتە خاوەن بڕیاری خۆی و استقراری سیاسی تێدا دروست نابێ و استقراری اقتصادی و ئەمنیشی تێدا دروست نابێ و ئێمە لە کوردستان وەکو گەلی کوردستان بۆ بەشێکی ئەساسی لە پرۆسی سیاسی لە عێراقا پێمان وایە باشترین چارەسەر بۆ عێراق پابندبوونە بە دەستوری عێراق پابندبوونە بە شەراکە و تەوافق و تەوازن و هەنگاونانە بەرەو بە فیدرالیکردنی دەوڵەتی عێراقی بە عەمەلی ئەگەری هەیە بچێتە واری پراکتیزەکردنەوە لایەنەکانی دیکەی عێراق قەناعەتیان بەو شتە ئێمە لە کوردستان هەمانە سوننەکان دوای ئەوەی کە تا 10 ساڵێک ناڕازی بوون و بە تەقسیمیان ناوە بردووانە و زەربەی گەورەیان لە خۆیان و لە پرۆسی سیاسی لە عێراقدا ئێستا قەناعەتی کولیان هەیە کە تەنها فیدرالیزمە و دروستبوونی هەرێمەکانە ئەوان ڕزگارەکە لەو چۆسانەوەی کە هەیەە لە عێراقا ئێمە لە هەرێمی کوردستان پێمان وایە بە هەرێمبوونی عێراق و بە فیدرالی بوونی عێراق وەکو لە دەستورە و زیاتر لە 180 گەلانی عێراق دەنگیان پێدا باشترین چارەسەرە بۆ دۆخی عێراق و بۆ حکمڕانی عێراق و بۆ ئەوەی استقراری سیاسی ئەمنی اقتصادی بچەسپێ شیعەکان بە پێچەوانەوە بە ئاراستەی دەوڵەتی مەرکەزیە ڕۆن و ئەوان پێیان وایە دروستبوونی هەرێمەکان واتە تەقسیمکردنی عێراق لە نەتیجە من قەناعەتم وایە ئەوانی شەوێ بگەن ئەو قەناعەتەی کە ئەبێ پابند بن بەم دەستورە ئەگەرنا لەم بازنەیە ئەسوڕینەوە لە ناو عێراق و لە 10 ساڵی داهاتووە ژماری دانیشتوان 50 ملیۆن تێپەڕێنێ و اقتصادی عێراقی تر بەشی ئەوە ناکە ممکنە موچەشی پێ بدرێ ئەمانە هەمووی لە داهاتووە وەکو دیوارێکی کۆنکریتی وایە کە حکمڕان لە عێراقا و دەسەڵاتدارانی عێراق ڕوبەڕووی بنەوە و هیچ مەجالێکی جموجۆڵی تێدانە ئێمە بۆ خۆمان لە هەرێمی کوردستانە زۆر گرنگە ئەو ئاراستەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆ فرەچەرشنکردنی سەرچاوەکانی داهات بۆ بنیادانی موسسات ئەبێ بە سورعەتێکی زیاتر ئەوەی کە کابینێنەوە دەستی پێکردووە و کە تەواوکاری ئیشوکارەکانی کابینەکانی پێشووە بە سورعەتێکی زیاتر لە مەراحلی داهاتووە بۆ ئاراستەیە بڕۆین بۆ ئەوەی زمانی ئەوە بکەین ئەگەر لە عێراقا ئیشکالیاتی سیاسی ئەمنی اقتصادیشە بوو کەمترین تەئسیری هەبێ لەسەر هەرێمی کوردستان باس لەوە کردوتر لە هەڵبژاردنەکاندا بە تایبەتی لە هەندێک شوێنی عێراقدا لەوانەیە چەک بەکاربهێنرێت لەوانەیە خەڵک
بترسێندرێت لەوانەیە پارێکی زۆری شەبێ ئەو لایەنانەی کە چەکیان بەدەستە پارەشیان بەدەستە ئاراستەی هەڵبژاردنەکە و ڕێژەی دەنگدان و شێوازی دەنگدانەکە بۆ خۆیان بچەمێنەوە بۆ خۆیان بسوڕێنەوە بەڵام پێدوانیە ئەگەر ئەمە ڕوو بدا لە عێراقدا دروستکردنی حکوومەت لە دوای هەڵبژاردن لەوانەیە زۆر کات بخانێ و تەنانەت ئەستەمیش بێ هەموو ئەگەرەکان کراوە بەسەراحەت چی زمانێک هەیە ئەوەی لە 2010 ڕوویدا ئێستا ڕوو نەداتەوە هیچ زمانێک نییە چی زمانێک هەیە ئەو حالەتەی کە میلیشیا وەلایەکان تەوقی ناوچەی سەوزیان کرد و پەلاماری نووسینگەی سەرۆک وەزیرانیاندا چی زمانێک هەیە هەر ئەو گروپانە قونسولیە و سەفارەتەکان ناخر ئەوە یعنی تۆ پەلاماردانی مەکتەبی ڕئیس وزەرا ینی هەوڵدان بۆ ئینقلابی عەسکەری چی زمانێک هەیە کە هەمان ئەو گروپانە لە ڕۆژی دەنگدان سەنادیقی اقتراعی تریان ئامادە نەکردوێت کە پڕ کراوە لە ساڵحی خۆیان هەموو ئەمانە کۆنتترۆل بکەن و هیچ هێزێک ناتوانێت بەرامبەریان بوەستێتەوە و سندوقەکان هەمووی بگۆڕن ینی هەموو مەترسیەک هەیە لە پێش ئەم هەڵبژاردنە بە تایبەتی لە بەغدا و لە ناوڕاست و لە خوارەوەی عێراق و ئەمەش ئەو مەترسیە دروستەکە کە تا ڕادەی ئەوەی کە ممکنە پێکدادان لە نێوان ئەو گروپە چەکداریانە چونکە هەموو ئەوانەی ئەگەر هەوڵی ئەو هەوڵانە بدەن بەرامبەرەکانیان منافسەکانیان ئەوانی شێزی چەکداریان هەیە ئەوانی شیانوێ دۆڕاونە بن لە هەڵبژاردنەکەیە و بەرامبەرەکانیان براونە بن چونکە ئەو ستڵعاتانێکە هەیە هەوڵێکی زۆر هەیە کە مثلەن ئێران و ئەو گروپانێک کە لەگەڵ ئەوەن محاولەیەواکەن ئەم جارە بە قووەت لە ناو پەرلەمانە زیاتر لەوەی لە 2010 لە ناو پەرلەمانەوە بە قووەتر بێنە ناو پەرلەمانی عێراقەوە و حزوریان هەبێ و زیاتر کۆنتترۆلی پەرلەمان بکەن چونکە ئێستا محاولەکەن کۆنتترۆلی دەولەتی عێراق بکەن و بە ئاراستەی مەرکەزیەتیا بن لە ڕێگای تەشریعکردنی ئەو قوانینانەی کە لە پەرلەمانی عێراقە تەشریعکرێت ئەمانە هەمووی مەترسین لەسەر قۆناغی داهاتوو بەڵام یەک شتێکیش هەیە ئەگەر زەعاماتی شیعی بە دەرەجەی ئەساسی دەرک بە مەترسیانە نەکەن قۆناغی دوای دەیدا قۆناغێکی یەکلاکەرەوە ئەبێ بۆ پرۆسی سیاسی لە عێراقا و ممکنە ئەگەر کۆنتترۆل نەکرێت دەرکی پێ نەکەن عێراق بەرەو هەڵدێرێک ببە و بەرەو تونێڵێکی تاریک ببە کە ئەو سەری دیار نەبێ و پرۆسی سیاسی ئاڵوزیەکی زۆر گەوری تێ بکەوێت تا ڕادەی ئەوەی کە لە ڕووی ئەمنیەوە و وەزی عێراق بە تەواوەتی تێک بچێت پێ دوای ئەمجارەشیان سەرۆک وەزیران لە عێراقدا کەسێکی یان کەسایەتێکی ئاوا لاواز و بێهێز دەبێت کە هیچ ئەندام پەرلەمانێکی نەبێ تەنها بۆ ئەوە بێتن باڵانسێک لە نێوان هێزە بێکەکانی شیعە ڕابگرێت بەڵێ ئەگەر گریمانی ئەوە بکەین کە عملی انتخابی بە باشی کۆتایی پێدێ و نەتایجەکان هەموو لایەنەکان قبوڵێکن لە نەتیجەیە پێکاتەی لە ناوماڵی پێکاتی شیعە بێت تەوافق بکرێت لەسەر کێ ئەبێ کاندیدی شیعەکان بێ بۆ ڕئیس وزەرا عادل عەبدولمەهدی ئیشکالیاتی هەبوو لە بەرەوەی کوتلەی نەبوو کاظمی ئیشکالیاتی هەیە لە بەرەوەی کوتلەی نییە هەرچەندێک محاولەی کرد بەڵانس ڕاگرێت لە نێوان لە ناوماڵی شیعە لەگەڵ کورد لەگەڵ سوننە بەڵام سەرۆک وەزیرانێک ئەگەر خۆی کوتلەی سیاسی خۆی نەبێ و قووەتی خۆی نەبێ لە ناو پەرلەمانی عێراقا تەنها ئەوکو فەرمانبەرێکە بێ کوتلە سیاسیەکان تەحەکومی پێوەکەن و مەجای جموجۆلی سیاسی و مانۆڕی سیاسی لەگەڵ کوتلە سیاسیەکانە زۆر کەمترێ بێ بۆیە ئەگەرک و شیعە بیانێ حکوومەتی داهاتوو جارێکی تر حکوومەتی لاواز بێ ئەکید یەکێک هەڵبژێرن کە لە ناو پەرلەمانە کوتلەی نەبێ و ئەسڵن لەگەڵ ڕئیس وزەرایە مساومەی ئەواکەن ئەو پۆستەمان نەدەیتێ بانگەشتی پەرلەمانتەکەین ئەو پۆستەمان نەدەیتێ بانگەشتی پەرلەمانتەکەین ئەبێتە مساومەکردن لەگەڵەیە و حکوومەتێکی زەعیف و هیچ شتێکی پێ جێبەجێ ناکات لەو حاڵەتەیە پێ دوایە کە هێزە چەکدارەکان تا دێ هێزیان زیاتر دەبێ و پاریان زیاتر دەبێ و وای لێبێ کە لە عێراقدا دەوڵەت لە ناو دەوڵەتدا دروست ببێ ئێستا هەیە دەوڵەت لە ناو دەوڵەت ئێستا ئەوەی من پێڵێم الدەولە الموازیە ئێستا حەشد و هێزە چەکدارەکانی تر
دەوڵەتێکن لەناو دەوڵەتی عێراقی و خۆیان لە سەروی قانون و سڵتەی حکوومەت و هەموو سڵتاتی دەوڵەتی عێراقیە زانن و تحکم بە قەزا بە پەرلەمان بە حکوومەت بە هەموو شتێکەوەکەن و بودجەشیان کە نزیکەی 4 تریلیۆن دینارە ساڵانە لەسەر موازنەی دەوڵەتە و لا ئیشیان و ئەوامریشیان لە ئێرانەوە بۆ دێ نەک لە مەکتەبی ڕئیس وزەرا و قائیدە هەموو القوات المسلحە کە ڕئیس وزەرای عێراقیە هێندە پابەندن بە التزاماتیان و ئەوامریان لە وڵاتی کە وەلایان بۆ هەیە هیچ پابندیەکیان نییە بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان کە ڕئیس وزەرای عێراق پێوایە لە 4 ساڵی داهاتوودا ئەگەر هەڵبژاردنەکان سەرکەوتوو بوو جڵەوی سیاسی لە عێراقدا لەدەست چێ دەبێت؟ ئێستا خۆی لە حقیقەتە حکمڕانی عێراق بەدەست شیعەوەیە ینی لەبەرەوەی ئەوان زیاتر لە 180 ئەندام پەرلەمانیان هەیە لەناو پەرلەمانە بەڵام کە ئێمە دەڵێن شیعەیەکی یەکگرتو نییە بڵێتەوە بەڵێ بەڵام بگاتە ئەوەی کە بینیمان لە ماوەی ڕابردووە کە ئەگاتە ئەوەی بابەتەکان ڕوبەڕووبوونەوەی خۆیانە لەگەڵ کورد یان لەگەڵ سوننە هەمویان لە بنە یەک دەنگ ممکنە بەشێکی کەمیان نەبێ ئەوان حکومڕانی عێراقن و لە بەشێک لە قانونەکانە ئەوەی کە ناوی شەراکەیان نیانێشتووە تەوازونی مکەونات لە دەوڵەتی عێراقیە حالیان وجودی نییە و تەوافقاتی سیاسیش بە هیچ شێوەیەک وجودی نییە ئەمە تقریبا لە ساڵی 2007 کاڵ بۆتەوە تا ئێستا ئیتر تەواو تا گەشتە ئەوەی بودجەی هەرێم ببڕن و هێزی چەکدار دژ بە هەرێم بەکاربێنن ئێستا ناوچە سونیەکانیان کۆنتترۆل کردووە لەلایەن حەشدی شعبی و لە ڕووی ئەمنی لە ڕووی اقتصادی لە ڕووی سیاسی ئەو ناوچانەش هەمووی بەدەستی ئەو هێزە چەکدارانەوەیە بۆیە ئەتوانین بڵێن ئێستا حکومڕانی لە دەوڵەتی عێراق حکومڕانیەکی شیعیە و تەنها ئەوە ماوەتەوە سنە و کورد پێوەی پابند بن و تەکیدی لێ بکەنەوە مەسئولی مەسەلەی دەستوری عێراقیە ئەوان ئەگەر پێیان بکرایە ئەو سیاقاتانی کە لە دەستورا هەیە پێیان بکرایە ئەوە تێپەڕێنن گۆڕانکاریان لە دەستوری عێراقی شایع کرد و هەوڵەدەن دەسەڵاتی هەرێمەکان نەمێنێ دەسەڵاتی هەرێمی کوردستان کەمتر بێتەوە نظامی سیاسی لە عێراقا بە ئاراستەیەکی ترابێت کە ئەوانیانێ و جارێکتر بنیادنانی دەوڵەتی مرکزیە هەموو ئەمنیەتانیان هەیە و ئەو مسودانی ئێمە لامانە هی دەستوری عێراقی ملاحەزاتیان لەسەر هەموو ئەو مادانەی کە پەیوەندی بە لامەرکزیەت و هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی هەرێم ئەوانە هەموو زۆر وازحە ڕۆیای ئەوانی تێدایە بۆیە ئێمە پێمان وایە و ئەم پەیامانەش هەم لەم چەند ڕۆژەیە جەنابی کاک مەسرور وەکو سەرۆکی حکوومەتی هەرێم و بە ناوی گەلی کوردستانەوە ئەم پەیامەیدا کە گرنگە دەسەڵاتدارانی عێراق لە بەغداوە پابند بن بە دەستور پابند بن بگەڕێنەوە بۆ شەراکە و تەوافق و تەوازن و ئەگەرنە من پێم وایە عێراق دۆخی بەرەو خراپترە ڕوە و ئێمە تا ئێستا کورد پەیامەکانی ئەرێنین ئیجابیە دەستی هاوکاری و برایەتی و پێکەوژیان درێژەکە بەڵام ئەگەر لەوێ لەبەرەوەی دەسەڵات لای خۆیان نییە پابندن بە نەهج و سیاسەتی ئێرانەوە بێگومان ئەو کاتە عێراق بەرەو خراپترە بن. تۆ وەکو کەسێکە لەناو نخبەی سیاسی لە هەرێمی کوردستاندای و نزیکی لە ئەو هەندێک لە بڕیار بەدەستانی سیاسی لە حکوومەتی هەرێم پێت وایە دەرەنجامی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ لایەنە براوەکان چۆن دەبن؟ بەڵێ من ئەوکو ڕاشکاری جەناوی سەرۆک بارزانیم و پێشم خۆشە کە پارتی دیموکراتی کوردستان هەموو ئاماژەکان بەو ئاراستەیە پارتی چۆن لە 2010 حەزبی یەکەم بووە نەک تەنها لەسەر ئاسی هەرێم بەڵکو لەسەر ئاسی عێراقیش هەموو ئاماژەکان بەو ئاراستن کە پارتی بە حەزبی یەکەم بمێنێتەوە لەسەر ئاستی هەرێم و عێراقیش و طبعا تاچەنەمە گرنگیشە بۆ عێراق من ئەزانی یەکەم بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە لەبەرەوەی پارتی حکومڕان بووە تحملی مەسئولیەتەکە و ڕوبەڕووی مەسئولیەتی شەبێتەوە بە باش و بە خراپەوە ئینسان کە حکومڕانی کرد ئیشی باششەکە و ئیشی خراپشەکە و دانیشی پێدانێت کە ئێمە کەم و کوڕیمان هەیە بەڵام ئیشی زۆر باشمان کردووە لە هەرێمی کوردستانە
چەند فاکتەرێک هەیە بۆ حکومڕانی زۆر گرنگە یەکێک لەوانە استقراری سیاسیە استقراری ئەمنیە و سەرڕای ئەوەی کە هەرێمی کوردستان لە 2014ەوە موازنەی بڕاوە توانراوە هەرێمی کوردستان حرەکە اقتصادی تێدا هەبێ بژانەوەی ئابووریشی تێدا هەبێ سەرڕای هەموو ئەو زەختانی کە لەسەری بوو ڕاستە خەڵکی هەرێمی کوردستان پشتی حکوومەتیان گرتووە پشتی حکومڕانی هەرێمیان گرتووە بەوەی کە تەحملی ئەو قەیرانانیان کردووە بەڵامە بینین لە هەناوی ئەم قەیرانانەوە جارێکی تر بژانەوەی ئابووری و ئەو استقرارە سیاسی و کۆمەڵایەتی کە لە هەرێمی کوردستان هەیە نەک تەنها وەکو خۆی ماوەتەوە باشتریش بۆتەوە بەراورد بە ناوچەکانی تری عێراق ئەمە بۆ خۆی گرنگە بۆیە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان متمانەی زیاتر لە 2010 بە پارتی بدەن لەبەرەوەی ئەبینین لەم 3 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان زۆر هەنگاوی بۆ پێشەوەنەوە ئەگەر بەراوردی بکەین لە چاو وڵاتانی ناوچەکە و ناوچەکانی تری عێراق و لەسەر ئاسی دەوڵەتی فیدرالیشە ئەبینین پارتی لە بەغدا هەوڵی داوە یەکڕیزی و یەک هەلوێستی فراکسیۆنە کوردستانەکان دائمە بپارێزێ و زۆر جار زۆرترین نەفەس درێژی و ئەوەی هەبووە بۆ ئەوی فراکسیۆنە کوردستانەکان لە ژێر یەک چەتراکۆ بکاتەوە و پێکەوە بەرگریکار بن لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بە نەفەسێکی درێژ من ئومێ دەکەم ینی ئەوەی کە لەم 3 ساڵەیە بەشێکی زۆر هەبوو کە لە مەراحلی مفسەلی و مهمە بەرگریمانە کرد هەمووکو فراکسیۆنی پارتی هەمووکو قیادەی پارتی شخصی جەنابی سەرۆک بارزانانی جەنابی کاک نێچیروان برادرانی مەکتەب سیاسی جەنابی کاک مەسرور کە خۆیان لە زۆر تەفاسیلە لەگەڵ برادران لە بەغدایە لەسەر خەتە بوون گرنگە لەم مەرحەلەی داهاتووە زۆر بە هەماهەنگی زیاتر هەبێت لە نێوان فراکسیۆنە کوردستانەکان و کێشەکانی ئێرە نەقڵ نەکرێت بۆ بەغدا کاک مەسعود حەیدەر ڕاشکاری جەنابی سەرۆک بارزانی و چاودێری سیاسی و ئەندام پەرلەمانی پێشوو لە پەرلەمانی عێراقدا سپاس کە ئەم شەو لەگەڵم بووی خۆشەویستان لە 5 ڕۆژی داهاتوودا عێراقیەکان ڕیال لە چارەنووس سیاسی وڵاتەکان دەدەن لە هەفتەی داهاتوو وەکو ئەمڕۆ هیوادارین قسە لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دیموکراسی بکەین شەوتان شاد